کۆنتڕۆڵکردنی شارۆچکەی جەڕابلووس لەلایەن هاوپەیمانەکانی تورکیاوە بە سیناریۆی پێشوەختەی تورکیا و داعش دەدرێتە قەڵەم. بەرپرسانی ڕۆژاوای کوردستانیش دەڵێن تورکیا بە جەڕابلووسەوە ناوەستێت. هاوکات دەردۆغانیش دەڵێت هێرشەکانیان لە سووریا دژ بە داعش و شەڕڤانانی پێدەن. هاوسەرۆکی پێدەش ڕایەگەێنێت تورکیا لە ناو سووریادا هاوشێوەی چەکدارانی داعش شکست دێنێت. حکوومەتی دیمەشقیش هێرشەکە بە پێشێلکردنی سەروەری خاکی وڵاتەکەی دەداتە قەڵەم و مۆسکۆش نیگەرانە لە دەزوەردانی سەربازی تورکیا لە ناو سووریادا. بنێرانکێنێن ئەم کاتتان باش لەم بەرنامەی کاژمەدەدا گفتوگۆکەین لەسەر لەشکرکێشی تورکیا بۆ سەر جەڕابلووس و کاریگەری لە سەر کورد بە میوانداری یەک لە بەڕێزان جاویدان حەسەن ئەندامی نوێنەرایەتی کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان لە هەرێم، وەروە بەڕێز سەلام عەبدولقادر ماستەر لە پەیوەندیان نێودەوڵەتیەکان، وەروە بەڕێز دکتۆر ڕێبوار فەتاح شۆڤەکاری سیاسی، وەروە بەڕێز کانەبی باپیر چاودێری سیاسی. بەخاتت باش دکتۆر ڕێبوار. بەڵێ دکتۆر ڕێبوار، بۆچی لەم تەوقیتەیە تورکیا هێرشەکاتە سەر جەڕابلووس بەتایبەت کە جۆ بایدن و بارزانی لە تورکیان؟ ئەخرەوە هەمی بەشێکە لە هەمان هاوکێشە چونکە مەسئول بەرزانی بووە لە تورکیا بۆ ئەوەی ئۆردوگان بتوانێت ئەو چیرۆکە بە کۆمەلگەی نێودەوڵەتی بفرۆشیە. بەڕاستی ینی مەسئول بەرزانی بۆ بەشێک لەو پیلانەی تورکیا، ینی زۆر دەمێکە کە تورکیا بێت پەلاماری ئەو یەکە سیاسی کورد لە ڕۆژاوا بەکە ناساوە ڕۆژاوا، بەڵام دیارە نەیپەرژاوە یان وەختی نەهاتووە، بەڵام ئێستا ئەتوانێ پیشانی باکە مەسئول بەرزانی بردووە بۆ ئەوێ کە دۆستی کوردە و بەڵام ئەمانەی کە لە سووریا نامان هەمویان ترۆریستن و پێویستە لەناوە بێن. ینی ئەوە خوێندنەوەیە کە بۆی، بەڵام ئایا ئەتوانێت ئەو چیرۆکە بە ئەمریکا بفرۆشیە ئەویان نازانم بەڕاستی هێشتا ئەوە دەرنەکەوتەوە. بەڵام دیارە ئەمڕۆ مەسئول بەرزانی بەڕێوەبەری میتی تورکی دیوە پێشەوەی ئۆردوگان ببینێ. دیارە ئۆردوگان بینینەکەی تەنها شتێکی سواری بووە، بەڵام خۆی بۆ بردووانەکە میتی تورک ببینێ. بەڵێ مانیتیانە کە بەشێکە لە پیلان. بەڵێ کاک ڕێبوار، ئەگەر ئێمە بەڵێ ئەگەر زیاتر بۆستین لەسەر ئەو ڕووداوان، ئێمە پێش ئەوەی کە بینێ لای بەڕێستان کەمێک لەگەڵ کاک سەلام و کاک جاویدانە باسمان کرد، بەڵامە بەسمە ئەم پرسیارانە لە بەڕێزیش بکەم. دەوترێت تورکیا بەتەنها مەبەستی جەڕابلووس نییە، بەڵکو پەل ئەهاوێژێ، مەبەستێتی پەل بهاوێژێ بۆ ناوچەکانی تری و سووریا. بەڕێزیاڵی چی؟ نەخێر دیارم بەستی جەڕابلووس نییە، بەڵام جەڕابلووس زۆر زۆر گرنگە، چونکە ئەو جێگەیە کە ڕووباری فورات لەوێ ئەچێتە ناو خاکی ڕۆژاواوە، یان چدە خاکی سووریاوە. بێجگە لەوە کورد بەڕاستی لە ناوە بە تایبەتی لە منبەجەوە وەکوەوە پێڵێن پێشڕەوەیەکی زۆری کردو و ئێستا خەریکە ئەلباب، شاری ئەلباب داگیرە، کاکە شارێکی یەکێکە لە شارە گەورەکانی حەڵەب ئەڵێپۆ. دیارە لێمە بابیرمان نچێتەوە کە ڕۆژاوا سێ یەکەی سیاسیە، سێ کانتۆنە، دوانیان لەم لاوەیە، دانێکیان ئەفرینە لەو لاوەیە. تورکیا پێشتر یارمەتی جەیشی سووری یا جێشی حڕی سووری یا کە ئەو ڕێگەیە ببەستێ. ئێستا ئەملاشیان لێ ئەملاش لە پێشڕەوی کوردە بەستێ کە ئەوەی لێبەس ئەو یەکە سیاسیە لێک نایە، خۆی ئەوە پارچە پارچەکردنێکی ڕۆژاوایە کە ئەوەی کرد لەویان ناوەستێ. دیارە پەلاماری بەشەکانی تریژە دوێنێ بوو پێرێ بوو دیمان کە فڕۆگەکانی رووسیا حەسەکەی بردومان کرد، هەتا ئەمریکیەکان هۆشداریان نانێوتیان ئێمە لەوەی نابێت بردومانی بکەن. یعنی ئەوە بەشێکە لەو پلانەی کە تورکیا ئەوێت یەکەی سیاسی ڕۆژاوان لە ڕێگ و ڕیشەوە دەربێنێ. مەسعود بەرزانیش بەشێکە لەو پیلانە، هیچ گومان لەوان نییە، چونکە ئەو ناتوانێت ئەو چیرۆکە یان ئەو هاوکێشەیە بە کۆمەلگای نێودەوڵەتی فرۆشێت تورکیا ئەگەر کوردێکی لەگەڵانە بێ، ئەو کوردەی کە دۆزیوێتەوە تەنها مەسعود بەرزانیە، کە مەسعود بەرزانی ئێستا تەنها ئەزانم گۆڕان و یەکێتی ئەڵێن ماوەی بەسەر چووە، بەڵام بە ناوی گۆڕان و یەکێتیشەوە چووە. ئەم تاوانی کە تاوانی 24 ئابی پێڵێم من، ئەم تاوانی 24 ئابە لە ئەستۆی گۆڕان و یەکێتیشایە، ئەبی ئەویان بیر نەچێت. ناتوان ئەگەر لەگەڵ یانین ئەوە ئەتوانن ئێستا بەیەکەوە ڕێکەوتنامەیەکیانەیە
یەکێک لە گۆڕانێکێک لە یەشەتی بەستە تەلەڤیزیۆن بڵێ ئەو چوونەی مەسعود بەرزانی بۆیە شەرعیەتی لای ئێمە نییە بە ناوی خۆیەوە چووە بەڵام لە نەبوونی ئەوە مەسعود بەرزانی نوێنەری هەموو کوردی هەرێمی کوردستان. بەڵێ دکتۆر ڕێبوار هاتنی تورکیا بۆ ناو خاکی سووریا بەگشتی چی لە بادوودۆخی ڕۆژئاوای کوردستان ئەگۆڕێت؟ ئایا دۆخەکە بەرەو ئاڵۆزی زیاتر ئەبات؟ ئەتوانین بڵێن کە داعش بەهێزترەکە لە سووریا؟ تورکیا هیوادار بوو کە داعش بتوانێت ڕۆژاوا لەناو برێت بەڵام ئەو هیوایی نەما. ئێستاش کە لەوەیە هەندێک لاف لێ ئەیە وردوگان کە بە حساب پەلاماری داعشێن بەڵام دڵنیا دەکەمەوە بە هیچ جۆرێک ئەمە پەیوەندی بە داعشەوە نییە لەبەرەوەی ینی کۆمەڵی هۆکار یەکێ لەوانە داعش تەنها لە جەرابلوز نییە کورد خەریکە لە جەرابلوز پێشڕەویەکە. داعش ئەگەر داعش مەساحەیەکی پان و بەرینی سووریای بەدەستەوەیە ئەگەر تورکیا ڕاز دەکا شەڕی داعشەکە با پەلاماری ئەلبابی باە با پەلاماری ڕقەی باە کە ڕقیە پایتەختی داعشە بەڵام ئەو جێگەی هەڵبژاردۆ بە تایبەتی چونکە ئەزانێ ئەگەر ئەو ڕێگەی لە کورد بگرێ کورد ناتوانێت ئەم دوو کانتێنەی ئەم سەر لەگەڵ ئەوەی ئەو سەرا کە عەفرینە لە یەک بار ینی ئەمە سەرەتای پیلانەکەیە نەک پلان ئەمە سەرەتای پیلانەکەیە بەڵام ئەوەی کە هات ئەوەی کێتە پێشەوە ئەی بینی کە جێشی تورکیا ئەچێتە پێشەوە و یعنی جێشی تورکیا بیرمان نەچیە دووهەمین لەشکری نەیتۆیە ئەتوانێت ڕۆژاوات تەفرت و تونا بکات گومانی لەوانە ئەو شەڕەتچەکە بە کورد ناکرێت ئەوە گومان لەوانە بەڵام ئایا کورد ئەمەنگە زیرەکە بتوانێت بە شێوەیەکی دیبلۆماسی تورکیا بکاتە دەرەوە ئایا ئەتوانێت پەیوەندی خۆی ئێستا بەستم ڕۆژاوایە بەستم باشوور نیە چونکە بەڕاستی باشوور معادلەکانی بە باشوور هاوپەیمانی باشوور بە هەموو حیزبەکانیەوە هاوپەیمانی وردوگانە. دکتۆر ڕێبوار دکتۆر تا چەند لە بەرژەوەندی کووردە کە تێکەڵ بە شەڕی تورکیا ببێت لە ناو خاکی سووریایە؟ لە بەرژەوەندی کورد نیە تووشی هیچ شەڕێک بێ بەڵام تورکیا واز لە کورد نایێنێت ئەو برادرە کە باسیەکە وەکو حکایەتی خورشید و خاوەن وایە دنیا وا ئیش ناکە ئەم وای باسەکە کە ئەمان هەموو شتێکن بێ ئەوەی ئەم عالەمە حەقێ بێ بەسەریەوە بابەت سیاسەت وانە دنیا وانە تورکیا نایڵێ یەکەیەکی سیاسی کورد لە هیچ جێگەیەکە هەبێت نایڵێت. ئێستا تورکیا ئەمە سەرەتای شەڕێکی زۆر گەورەیە کە تورکیا بەرامبەر ڕۆژاوایەکە کورد خۆی نەسوتەوە شەڕەوە تورکیا هاتووە تورکیا سنووری وڵاتێکی بەزانە و هاتووە و پەلاماری کوردیاوە ئەمە گرفتێکا بێت چارەسەر بکرێت. تورکیا لەوەش گیرەکتر بووە کە سەرۆکێکی کوردی بەکارهێناوە بۆ ئەوەی بڵێ ئەمانەتر ئەم سەرۆکەی ئەیبین ئەمانە تەرۆریست نین بەڵام ئەوانەی لە سووریان تەرۆریستن بەو نوع و حکایەتە بە کۆمەلگای نێودەوڵەتیە فڕشێ خۆ تورکیا هیچ خۆی نەپاراسۆلەوەی کە بڵێ یەپەگا تەرۆریستە یاڵە یەپەگا شەقلی پێکەکەی هەردووچیان تەرۆریستن هیچ خۆی لەوە نەپاراستەوە. جا ئەمریکا چیڵێ بناڵێ کەیفی خۆیەتی ینی با باسی سیاسەتی ڕاستەقینە بکەین. کورد بەنسبەت ئەمریکاوە هیچ نییە ئەزانام ئەمە پێما خۆشە کوردین و زۆر خۆمان لاگرێنە بەڵام کورد بەنسبەت ئەمریکاوە هیچ نییە ئەمڕۆ بەکارهێنێت چکە بەهێزترینی هێزە بتوانێت یا کاریگەرترین هێزە بتوانێت بەرامبەری داعش بکە و داعش لەناو بڕێت بەڵام سبەینێ خواحافیزی لێ ئەمە یەکەم جار نییە ئەمریکا ئەمە سیاسەتی نێودەوڵەتیە ئەبێ کورد بزانێت چۆن لەو گەمە نێودەوڵەتیانە یاریەکات ئەبێ کورد خۆی بکە بە ئەکتەرێکی کاریگەر لەو هاوکێشانە. ئێستا کورد تووشی شەڕێکی تریش بۆ شەڕی دووەم جێشی نەیتۆیە تورکیا بە خۆڕای واز نایێنێ تورکیا ئەچێت ئەوێەوە خۆ ڕەنگە داعشیش بەێستا تورکیا بۆ پەلام بۆ شەڕی داعش نەچووە بۆ شەڕی ڕۆژاوا چووە نایەڵێت یەکەیەکی سیاسی کوردی لە ڕۆژاوا هەبێت یا لە هەر جگەیەکیکە هەبێت تازە باشووری دەرچووە بەڵام باشوور لە بەرژەوەندیەوە چونکە وەکو ئەمڕۆ دیمان بەڕاستی تورکیا معاملەی مەسعود بەرزانی وەکو پارێزگارێکی یەکێک لە پارێزگانی خۆیەکە ئەمە من ئاسان نییە ئەمە ئەو کۆی بینی شتێکی ناوچەکەیە کوردیشی تایە کوردی باشووری تایە کوردی هەرێمی کوردستانی تایە. بەڵێ دکتۆر ڕێبوار دووە پرسیارم بۆ بەڕێز دەگەر بکرێ بە کورتی وەڵام بیتۆ زۆر سپاس دەکەم. مانەوەی تورکیا لە جەرابلوس چی لە دۆخی سووریا گۆڕێت؟ زۆر مەترسیدارە ینی ئەوە چونکە سووریا مەبەستم ئەسەد هێشتا خۆی
بە وڵاتێکی سربەخۆ زانێت تورکیا سنووری سربەخۆی بەزانوە کە ئەمە پێشێلکردنی هەموو قانونی نێودەوڵەتەکانە گومان لەوانە بەڵام ئەو سووریاش ئێستا لەوە ئەچێت کە بەشێک بێ لەو هاوکێشەی کە پەلاماری کوردەیە دوێن چەند ڕۆژێ لەمە پێش لە حەسەکە سەربازەکانی ئەسەد پەلاماری حەسەکەیانەوە لەگەڵ یەپەگە شەڕیان کرد یعنی سیاسەتی لەسەر ڕۆژاوا ئەمە زۆر گرنگە کورد لەمە بگە لەسەر ڕۆژاوا ئۆردوگان هەموو سیاسەتی دەرەوەی خۆی لە سیاسەتی دەرەوەی خۆی گەڕایەوە داوای لێبوردنی لە رووسیا کرد کە پێشتر هەڕەشەیەکی زۆر ڕەشەی تونی لێ کرد لەگەڵ ئەسەدا لە ژێرەوە ڕێکەوتووە و هەموو هەواڵەکانان کە ڕێکەوتەوە پەیمانە لەگەڵ ئیسرائیلا کە شەڕێکی دوور و درێژی کرد ئێستا ڕێکەوتووە لەگەڵ ئێرانان ڕێکەوتووە ئەمانە هێزی کاریگەرن لە سووریا بە بۆنەوە ئەسرگی ئێران بەهۆی حیزب الله و بەهۆی عێراقەوە بەهۆی بینیشاکانی شیعی عێراقەوە لە سووریا کاریگەرن رووسیا لە سووریا زۆر کاریگەرە ئەوەی ماوەتەوە ئەمریکایە ئەبێ بزانانی ئایا ئەمریکا لەو هاوکێشەیە چۆن ئەو گەمەیە کات ئەمریکا بەرژەوەندی کورد لە بەرچاو ناگرێت بەرژەوەندی خۆی لە ناوچەکە لە بەرچاوگرێت کورد دەتوانێت خۆی کا بەشێک لە بەرژەوەندیە زۆر سپاس زۆر سپاس دەکەم دەستەکانی خۆش بێ دکتۆر ڕەوار سواز بۆ بەشداریت